بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 28. ڕاهێنانی ئاراستە کراو هەر هێزێک بە چوارگۆشەیەک بنوێنە پاشان بەهای ئەو هێزە بدۆزەوە. لێرە چار توان دوو وەکو چارگۆشەک ئەگە بینوێنم واتە چارگۆشەی دروست دەکەم، درێژی لایەکی ئەو چارگۆشەیە لێرە هەتا ئێرە 4 سانتیمەتر بی بۆ وێنە یان هەر دەبی 4 سانتیمەتر بی، چونکە لەسەر لە کاتی هێڵکاری 4 سانتیمەتر باشە. پاشان بەهایەکەی کو دەبینمەوە 4 توان دوو واتە 4 جاران 4 دەکاتە 16. ئەو کات دەبی بنووسم سانتیمەتر دووجا، سانتیمەتر دووجا، ئەوها سانتیمەتر دووجا. سم ئەوە بەهایەکەم دیتەوە. پرسیاری دوو 1.5 توان دوو 1.5 توان دوو هەروەکو ئەوەی وایە 15 جاران 15. دیسان چارگۆشەی دروست دەکەم، درێژی لایەکی 1 سانتیم و نیوبی، لێرە دەنووسم 1.5 لێرە دەنووسم 1.5 بەسە لە دوو لای بنووسم. ئەو جەڕوبەرەکەی کو دەبینمەوە 1.5 جاران 1.5 هەروەکو ئەوەی وایە 15 جاران 15 دەکاتە 225. پاشان چونکە 1.5 یەک خانە هەیە لە ڕاستی فاریزە، لە کاتی جاران دەبیتە 2 خانە لە ڕاستی فاریزە، کاتە ڕووبەرەکەی دەکا 2 فاریزە 25 سانتیمەتری دووجا. پرسیاری سێ هەروە 9 جاران 9 دەکا 81 سانتیمەتری دووجا و پرسیاری 4 6 جاران 6 دەکا 36 و سفر و فاریزەکەش لێرە ئەوە ڕووبەری چوار گۆشەکەیە کە دەکاتە لێرە ڕەنگە باشتر وایە ناتوانم ناتوانم هەر نابی چوار گۆشەکی دروست بکەم درێژی لایەکی 0.6 سانتیمەتر بی، باشتر وایە درێژی لایەکی 0.6 سانتیم دەسیمەتر بی، ئەو کات دەکاتە 6 سانتیمەتر، کەواتە لێرە دەسیمەتر بی باشترە. دەسیمەتری دووجا. ئەوە تەواو بوو. بێمە لای پرسیاری دوو ڕەگی دووجا بۆ نزیکترین ژمارەی سروشتی بخەمڵێنە، بژمێر بەکاربینە بۆ ساختکردنەوە. خەمڵاندن بۆ وێنە ڕەگی ژمارە 20 واتە چ ژمارەک جارانی خۆی بکەم دەکا 20، بێگومان هیچ ژمارەیەکی تەواو جارانی خۆی بکەی ناکاتە 20، چونکە 4 جارانی خۆی بکەی دەکا 16، 5 جارانی خۆی بکەی دەکاتە 25، 20ش لە مابەینی 16 و 25 کەواتە زیاتر نزیکە لە وەڵامەکە، زیاتر نزیکە لە 4، 20 نزیکە لە 16، زیاتر نەوەک لە 25، کەواتە وەڵامەکە دەکاتە نزیکەی 4. ئەگەر بمەوێت ساغی کەمەوە بە بژمێر، لێرە ساغی دەکەمەوە، دەچم دەنووسم 20، ئەوجا لێرە ڕەجی 2 هەیە دەکاتە 4 فاریزە 47، کەواتە 4 خەمڵاندنە چی باش بوو. 45 ژمارەکە لە چ نزیکە لە 49، 49ش ڕەگەکەی دەکاتە 7، کەواتە
بە نزیکەی دەکا حەفت. ئەگەر بمەوێ ساخکەمەوە دەنووسم 45 ڕێگەکەی دەکا 6 و فاریزە 7 کە زۆر نێزیکە لە 7 لە 6.5 زیاترە. 84 نزیکە لە 81 81 ڕێگەکەی 9 کەواتە نزیکە لە 9. 58 نزیکە لە 64 کەواتە ڕێگەکەی دەکاتە 8 نزیکەی 8. 58 بزانین دەکات چەند؟ 7 فاریزە 6 نزیکە لە 8. تەواو بووم لەو جۆرە پرسیارانە. پرسیاری ژمارە 9 کەشتیەکی زێرەبانی لێواری کەشتیەکی زێرەبانی لێواری دەریا پاسەوانی ناوچەیەکی چوارگۆشە دەکا. کەشتێکە پاسەوانە لە ناوچەیەکی چوارگۆشە کە ڕووبەرەکەی 125 کیلۆمەتری دوو جایە. ئایا درێژی ئەو ناوچەیە بخەمڵێنە بۆ نزیکترین کیلۆمەتر. کەواتە ئەمن دەبینم 125 لەژێر ڕەگی 125 بزانم چەندە. 125 لە چ نزیکە؟ لە 100 نزیکە و لە 121 نزیکترە. ئەوەی ڕاستی بی 121 11 جاران 11 دەکا 121 کەواتە زیاتر نزیکە ڕووبەر لە 11 کەواتە درێژی لایەکی چوارگۆشەکە 11 کیلۆمەترە. بزانین 125 ڕێگەکەی چەندە؟ ڕێگ ئەوەیە 11 و شتێک 11 فاریزە 18. کەواتە خەمڵانەکە شیاوە. خەمڵانەکە شیاوە. ڕاهێنانی ئازاد هەر هێزێک بە چوارگۆشە بنوێنە پاشان بەهای هێزەکە ببینەوە. چاردا تواندوو چوارگۆشە چی دروست دەکەم؟ درێژی لایەکی چاردەبی. چاردە تواندوو واتە ڕووبەری چوارگۆشەکە دەبینمەوە بەو شێوەیە. لێرە ئەو چوارگۆشەیە درێژی لایەکی چاردەیە 14 سانتیم. هەرچەندە بە پێوەەر نەم کردیە چونکە تەنیا بۆ ڕوونکردنەوەیە. ئەوجە 14 جاران چاردە دەکا 196. 14 جاران چاردە هەروەکو چاردە تواندووە. ئەوجە پاشان دەبی بنووسم سانتیمەتر دوو جا. هەمیشە دەبی بنووسم. 5 و 3 واتە 53 جاران 53. ئەگەر لێرە ئەمن شیتەڵ بکەم 53 جاران 53 چونکە نازانم دەکات چەندەوەی ڕاستی بی. بەڵام دەتوانم لێرە بنووسم 53 جاران 53 3 جاران 3 9 3 جاران 5 15 3 جاران 5 15 5 جاران 5 25 یەکیش 26. ئێستا کۆیان دەکەمەوە 9 5 و 5 دا 1 و 6 7 یەکیش 8 2809. بەڵام چونکە فاریزەم هەیە کەواتە فاریزە لە چێدا دەندرێت؟ دوو خانەی دەبی بژمێرم لە ڕاستەوە. فاریزە لێرە بی دەکا 2809 2809 کەواتە ئەوە چوار گۆشەکەیە و 5 و 3 جاران 5 و 3 دەکا 28 فاریزە 09 سانتیمەتری دوو جا.
ئەو پرسیارە 11 جارە 11 دەکا 121 4 گۆشەچی دروست دەکەم درێژی لایەکی 11 پرسیاری 13 45 جاران 45 ئەگەر لێرە چاکەم 5 جاران 5 25 5 جاران 4 20 دووش 22 4 جاران 5 20 4 جاران 4 16 و دووش 18 5 2 0 2 بەڵام چونکە فاریزەم هەیە لێرە دەبی دوو خانەی بژمێرم فاریزەکەی لێرە داڵێم دەکا 20 فاریزە 25 45 جاران 45 زانم وایە 20 و 25 20 و 25 ڕاست بوو سانتیمەتری 2 جا لێرە ڕەگی 2 جا بۆ نزیکترین ژمارەی سروشتی بخەمڵێنە بژمێریش بەکاربێنە هەتا ساخکەیەوە لێرە ڕەگی 12 12 نزیکە لە چ لە 16 واتە ڕەگەکە ژمارەکە دەکاتە 4 بە نزیکەی ڕەگی 6 نزیکە لە 4 ژمارەکە ڕەگەکە دەکاتە 2 بە نزیکەی لێرە 12 ئەوەی ڕاستی بی نێزیکترە لە 9 کەواتە ئەو چارە ڕەنگە زۆر باش نەبی بنووسم 3 باشترە چونکە 12 نزیکە لە 9 هەتا لە 16 نزیکترە لە 9 پرسیاری 15 39 نزیکە لە 36 کەواتە بە نزیکەی ڕەگەکە 6 180 نزیکە لە چ ڕەگەکەی کردیتمە 13 بە نزیکەی دەکا 13 جاران 13 دەکاتە 169 یان 196 نازانم ئەوەی ڕاستی بی بە بژمێر تەمەشاکەم 13 جاران 13 169 160 ئەدی 14 جاران 14 196 ئەوەی ڕاستی بی 169 کامەی نزیکە 169 کەم 180 16 و 180 کەم 196 ئەوە 16 وەکو یەکە لە ناوەندەیە لێرە ئاسان نییە ئەگەر وەبی دەتوانم ئەمن 13.5 هەر بژێرم با بزانم 180 چەندە 180 13 لە 13 نێزیکە کەواتە 13 و شتێک 73 لە چ نێزیکە لە 81 نزیک بی ڕەنگە هەتا ڕێگەکەی بکاتە 9 بە نزیکەی چونکە 73 لە 64 نزیک نییە زیاتر لە 81 نزیکە 145 لە 144 نزیکە کەواتە ڕێگەکەی بە نزیکەی دەکاتە 12 109 لە 100 نزیکە ڕێگەکەی دەکاتە 10 و 216 ڕێگەکەی نووسیتم بە نزیکەی 4 14 جاران 14 دەکات چەند 14 14 4 جاران 4 16 4 جاران 1 4 1 5 1 جاران 4 1 جاران 1 196 196 لە 216 نزیکە با بزانم 296 216
لە چار ئەوەی ڕاستی بی لە 15 نێزیکترە. ئەمن لێرە هەڵەم کردیە 216 نێزیکترە لە 225 هەتا ئەوەی لە 196. کاتە بە نزیکە لێرە دەنووسم 15 باشترە. وابزانم بنووسم 15 باشترە. خەمڵاندەکە باشتر دەبی. کاتە خەمڵاندەکەم ساغم کردەوە هەڵە بوو. پرسیاری 22 کێڵگەیەکی چوارگۆشەی ڕووبەرەکەی 200 مەتری دووجایە درێژی هەر یەکە لە لایەکانی بەنزی کراوەی چەندە؟ 200 نزیکە لە 196 واتە 4 مەتر دەکاتە 4 بە نزیکراوەی و درێژی هەر لایەکی دەکاتە 4 مەتر. 200 ڕێگەکەی زیاتر نزیکە لە 4 مەتر. پارچە کاغەزێکی پرسیاری 23 پارچە کاغەزێکی چوارگۆشە ڕووبەرەکەی بریتیە لە 100 سانتیمەتری دووجا درێژی هەر یەکە لە لایەکانی بە نزیکراوەی بدۆزەرەوە. وەڵامەکە بۆ نزیکترین سانتیمەتر نزیکەوە. ڕووبەرەکەی 100 سانتیمەتری دووجایە واتە هەر لایەکی 10 سانتیمە. چوارگۆشەیە 10 سانتیمەتر 10 سانتیمەتر 10 سانتیمەتر بە نزیکراوەی نییە 100 دەکاتە 10 سانتیمەتری تاو. پرسیاری ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەهای هەر هێزێک دیار بکە. 20 تواندوو واتە 20 جاران 20 دەکات 400. لێرە ئەو پرسیاری 25 زۆر گرنگە. ئەگەر کەرتێکم هەبوو هەردوو لای تواندوو بوو ڕێسایەک هەیە ئەویش ئەوێ نازام ئەو پرسیارە لۆ لێرە هەیە ئایا ئەو ڕێسایە باوەڕ ناکەم هەتا ئێستا ئەو ڕێسایە بەبەرچاومان کەتبی بەڵام ڕێسایەک هەیە دەڵێ دەتوانی 1/1 ئەو ژمارەی سەرێ توانی 2 بکەی وە ژێرەش توانی 2 بکەی. ئەگەر ئەو هابوواتە ئەم دەتوانە بنووسم 3 تواندوو کە دەکاتە 9 و 8 تواندوو کە دەکاتە 64. نازم ئەو ڕێسایە دەزانن یان نازانن. 16 جاران 16 دەکات چەند؟ 16 تواندوو 256. 256 کو بنووسم 256 فاریزەکە دوو خانە دەبی هەبی لە لای ڕاست دەژمێرم فاریزەکە دێتە ئێرە. ئەوەش ئەو کەرتەش هەروە 1 تواندوو هەر 1 3 تواندوش دەکات 9. ئێستا بێمە لای ڕەگی دووجا بۆ نزیکترین ژمارەی سروشتی بخەمڵێنە ئەو بە ژمێریش بەکاربینە. 300 18 جاران 18 بزانین 300 دەکات چەند؟ ڕەجی دووجا 17 شتێک نەک 18 کاتە خەمڵاندنەکەی من خراپ بوو دەبی نێزیکتربی لە 17 نەک لە 18 کاتە ئەمن بیکەمە 17 باشترە. 420 ئەمن خەمڵاندەکەم 20 بە نزیکەی بێگومان بزانین وایە یان نا. 420 دەکاتە 20 و شتێک 20 باشە خەمڵاندنەکی باشە. 700 خەمڵاندنی من 30 جاران 30 دەکات 900
کەواتە 28 باشترە. بزانم 700 دەکات چەند؟ 26 سینە خەمڵانە چی خراپم کردبوو کەواتە 26 باشە. 1500 خەمڵانەکەی من چلە بزانم وایان نا ئەمە چلم خەمڵاندیە 1500 38 واتە 39 خەمڵاندەکەم ڕەنگە خراپ نەبی زۆر بەڵام 100% نییە باشترە 39 بە لە چلی باشترە بەڵام خەمڵاندنە ئیدی 39 باشە. سەرجەمیان جیاوازی بۆ نزیکترین ژمارەی سروشتی بخەمڵێنە. پرسیاری 32 هەژدە نزیکە لە 16 کەواتە خەمڵاندنەکەم چییە؟ لۆ هەژدەی ڕەجی هەژدە یان 16 چارە کۆی دەکەمەوە لەگەڵ لێرە خەمڵاندن نییە لێرە 100% دەکاتە 3 کەواتە سەرجەمەکە دەکاتە 7 سەرجەمەکە بە نزیکراوەی دەکاتە 7 چونکە 4 و 3 دەکا 7. پرسیاری 35 ئەو ژمارەیە نزیکە لە 100 کەواتە خەمڵاندنەکەم لۆی چییە؟ دا ئەو ژمارەیەش نزیکە لە 81 کەواتە خەمڵاندنەکەم 9ە دا کەم 9 سەرجەمەکە جیاوازیەکە ببورن دەکاتە 1 دا 9 لێ بڕوا دەکاتە 1 کەواتە هەمووی دەکاتە 1 بە نزیکراوەی. لێرە خەمڵاندنەکەم چییە؟ ڕەجی 34 خەمڵاندنەکەی من 6ە کۆی دەکەمەوە لەگەڵ ڕەجی 35 ئەوی 6ە بە خەمڵاندن بێگومان دەکاتە 12 بە نزیکراوەی. پرسیاری 36 خەمڵاندنی من لۆ ئەو هەشتەی ڕەجی 8 3ە بە نزیکراوەی لێرەش 64 هەشت جاران دوو یان هەشت توان دوو ببور دەکا 64 بە نزیکراوەی هەمووی دەکاتە 67. لێرە پرسیاری 34 خەمڵاندنی من لۆ ڕەجی 50 چەندە؟ 7 چونکە 7 جاران 7 دەکات 49 50 زۆر نزیکە لە 49 کەواتە خەمڵاندنەکەی من یەکسانە بە نزیکەی 49 کەم خەمڵاندنی من لۆ ڕەجی 3ە کەواتە دەکاتە چەند؟ بە نزیکەی 46. پرسیاری 37 4 دەتوان دوو دەکا 196 و خەمڵاندنی من لۆ ڕەجی 4دا دەکاتە 4 کەواتە خەمڵاندن بە نزیککردنەوە دەکا 192. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 28 باسی هێز و توان و خەمڵاندن و ڕەجی دووجا. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.